ئەمە کانی گەڕێکی کانی عاشقانی هەڵەبجەیە، مێژوویەکی کۆنیەیە و یەکێکە لە شوێنە دێرینەکانی شارەکە. ئێستا کانیەکە ژیاوەتەوە، بەڵام پشتگوێخستنی لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بووەتە جێگەی نیگەرانی دانیشتوانی گەڕەکەکە. بۆیە داوا دەکەن کانیەکە دیوارێکی بۆ دروست بکرێت و بە پاک و خاوێنی ڕابگیرێت. والله ئێمە داواکارین ئەگەر حکوومەت میلۆت پەروەەر بێت، ئێمەش حەزەکەن چاکی کاواشی لێ بکات کە خەڵک ئاوی لێ خوارد پاک و تەمیز بێت. خاڵێکیان هەر ڕۆژی حکوومەت 3 مانگ بەدەست یەکێ کۆیە. حکوومەت نییە بە کوردی. ئەگەر میلەت پەروەەر بێ و حکوومەت بێت بۆ سلێمانی 100 باخچەی واتە، هەولێر بۆ 200 باخچەی تایە. شارەکەی خۆیان خۆشە بێ. ئێمە شارەکەی ئێمە بە کوردی ئەوەی لە هەڵەبجار بستێ دەستی ناڕوە. داوا لە بەڕێزانی ئەم شارەیەکەم ئاوڕێ لەم کانێ بنەوە، چونکە مێژوویکی کۆنیە. جارە ئەم میلەتە هەر لەسەر ئەم کانێ ژیاوە، سەوزە و ئاو و هەموو شتێکیان لەسەر ئەم کانێ بووە. ئاو خواردنەوە داوا لە بەرپرسانی شارەوانی یا حکوومەت دەکەم ئاوڕێکی لێ بنەوە بۆمان تەعمیر بکەنەوە. سەردەمانێک ئەم کانیا سەرچاوەی دابینکردنی ئاوی خواردنەوەی چەند گەڕێکێک بووە. خەڵکی شارەکە ژادگاری و مێژوویەکی دوور و درێژیان لەگەڵ کانیەکە هەیە. چەند جارێک کانیەکە کوێر بووەتەوە وشکی کردووە، بەڵام ماوەیەکە ئاوێکی سازگاری هەیە. سەرۆکی شارەوانی هەڵەبجە دەڵێت لە بەرنامەیاندایە گرنگی بەو شوێنانە بدەن کە مێژوویەکی کۆنیانەیە و بپارێزرن لە فەوتان. بەڵێ بەداخەوە من بۆ خۆم دوو دەرخستەم لایە چەندەها لەگەڵ چەندەها کەسی سەرمایەدارە کاتێکە ئیش پرۆژێک لە ناو شاری هەڵەبجا بووە، بەداخەوە نەگەشتونێتن ئەنجام عین شتێک نەبووە نەمان کرد بێ. بۆ خۆشمان چەند جار دەرخستەمان بۆ کردو بۆ خۆت ئەزانین. من بۆ خۆمەڵم لەو کاتێک کە من سەرۆکی شارەوانیم قەیرانی دارایی زۆر هەبووە، ناڵم ئیشمان نەکردو، بەڵام ئیشی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان ئەوەی گرفتی هاوڵاتیانە کە تۆ پارە سەرف بکەی. بەڕاستی من بۆ خۆم بە تاوانی ئەزانم خەڵکی هەڵەبجە دوای ئەم هەموو ساڵە تا ئێستا ئاوەڕۆی نەبێت، تا ئێستا کۆڵانەکەی قیر و شۆستە نەبێت، تا ئێستا خزمەتگوزاری نەبێت. ینی ئەوانە ئەرکی ئێمەیە. من بۆ خۆم ئەوە ئەرکی منە بڕۆم بە دوایە نەگا وڵاتی خۆی بێت. بۆیە ئەمانە وهای کردووە کە کەم تەرخەم بین لە هەنێ ئیشی جوانکاری شارە. گەڕێکی کانی عاشقانی هەڵەبجە بە ناوی ئەو کانیەوە ناونراوە. چەندین جاریش لەلایەن حکوومەتی بەعسەوە بۆمباران کراوە و وێران بووە. دانیشتوانی گەڕەکەکەش داواکارن ئەو کانیە وەکێکێک لە شوێنەوارە مێژوویەکانی هەڵەبجە بپارێزرێت لە لەناوچوون، چونکە شارەکەیان خاوەنیدایان ناوچەی شوێنەواری و مێژوویە و بەشێکیان نزیکن لە ناو بچن و مێژووی شارەکە بسڕنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.